عزیزان و خۆشەویستانی ئێمە سڵاوتان لێبێت و بەیانیتان باش ئومێدەکەم ئەم بەیانیە بەیانێکی پڕ ئارامی و پڕخۆشی بێ بۆ هەموو لایەکان. ئومێدەکەم کە دەستپێکێکی زۆر باش بێ بۆ ئێوە بە ئینەرجێکی زۆر باشەوە هەستا بن لەخەو بۆ ئەوەی کە تەواوی ئەو پلانانی کە ئەمڕۆ پلانتان بۆ داناوە بە شێوازێکی باش کاروبارەکانتان بگەێن نەجێ. بێگومان ئەمڕۆژ وەکو سەرجەم ڕۆژەکانی دیکەی هەفتە کۆمەڵێک تەوەر و بابەتی جیاواز و جۆرا جۆرمان بۆ ئامادە کردوون دەستپێکی پرۆگرامیش لەگەڵ میوانێکی خۆشەویست دەست پێکەین. فەرموو. کوردەگیان بەخێر بێ باشی بە قوربان بەخێر بێ سەرچاوان بەخێر بێ. سپاس دەکەم بۆ پێشەکیەکەت بەڵام خۆی من میوانی تۆنیم ئەمڕۆ تۆ میوانی منی بە خۆشحاڵیەوە. جا خۆشەویستان ئەمڕۆ ئەژین میوانی منە لە پرۆگرامی کورسات مەگەزین باز لە حەز و خولیاکانی لە مناڵی و ئەزمموی کاری ڕاگەیاندن و هەروەها پرۆژەکانیشتی بۆ داهاتوو. جا سپاس دەکەم کە تۆ بە خێرهاتنی منێ کرد ئەم جارە تۆ بە خێرهاتی. زۆر سپاس دەکەم کوردەگیان تەمان زۆر خۆشحاڵم لە ماوەی ڕابردووە هەردووکمان پێکەوە پرۆگراممان هەبووە لە دەستگای میدیای کورسات بەس پێم وا بێ سەدفەی ئەوەی نەکردووە کە بێکەوە پرۆگرام بکەین. بۆیە زۆر خۆشحاڵم کە لەگەڵ تۆ پرۆگرامێک تۆمارەکەم. بەس ئەژین هەستە چۆن بوو ئێستا کە جارێکی تر هاتیتەوە ناو ستۆدیۆ بە تایبەتیش پێم وابێ دەستپێکی تۆ لە ناو دەستگای میدیای کورساتە بە پرۆگرامی ڕۆژێکی نوێ بوو. ئەو هەستە و چی بوو کە لە دەرگاکەوە هاتیتە ژوورەوە؟ هەستێکی سیر بوو تۆزێک ئەتوانم بڵێم کەمێکیش دڵە پڕە بێ هەموو جارێکە لە ئیشێک تۆزێک دوور ئەکەویتەوە. بەڵام ئەکید بۆ من هەستێکی خۆشیشی پێبەخشیم چونکە لە دەستگای میدیای کورسات و بە دیاریکراویش لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ من بابەتی زۆر جیاواز فێر بووم. بە حکمەوەی پرۆگرامەکە پرۆگرامێکی کۆمەڵایەتی خێزانی بوو ئەتوانم بڵێم کە بەردەوام ئێمە لە سێر چابووین بۆ بابەتەکان. ماوەیەکی زۆریش هەم پرۆگرامەکەمان ئامادەشە کرد و پێشکەشیشمانە کرد هەر بۆیە ئەتوانم بڵێم لەم پرۆگرامۆ زۆر فێر کۆمەڵایەتی و ئەکید سەرجەم ئەو بابەتانی کە لە کۆمەڵگەی خۆمانە هەیە بە دیاریکراوی ئەوەی کە زۆر جوان بوو لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ و پێم وابێت لە سەرجەم پرۆگرامەکانی دیکەی کورساتیشە هەر بەو شێوازەیە هەمیشە ڕەچاوی بابەتە کللتوری و دابوونەریتە کۆمەڵایەتێکەمانە کرد. یعنی هەر بابەتێک کە هەڵبژاردنمان بۆ بکردایە ڕەبتێکی با کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە هەبوو ڕەبتێکی بە گوزەرانی خەڵکەوە هەبوو دوجاریش لەگەڵ یاگرێمانەدایەوە بە بابەتە کللتوری و دابوونەریتە کۆمەڵایەت. جا ئەژین پرۆگرامەکەی من لە کاتی خۆرئاوابوونایە کورسات مەگەزین تۆش پرۆگرامەکەت لە بەیانیان زوو لە دەستپێکی خۆرهەڵاتن و دەستپێکی ڕۆژێکی نوێ دوا بە دوای ئەوە پرۆگرامەکەت گۆڕا نەبەیانیان بوونە ئێواران درەنگ بوو لە عسرا نابوو. ئەو پرۆگرامە چۆن بوو؟ ئەزمونێک بوو بۆ تۆ؟ بەهماشەوە کووردا ئەوەش ئەزمونێکی تازەی بە من بەخشی. بێگومان پرۆگرامی کورسات تایمز ماوەی ساڵێک ئەو پرۆگرامەم تەقدیم کرد. زیاتر بابەتەکان بابەتی خەبەری بوو. منیش بە حکمی ئەوەی پێشتر لە بەرنامەیەکی حیواریا بووم یعنی زیاتر گفتوگۆ ئامێز بوو بەرنامەی ڕۆژێکی نوێ. دەستپێکی ئەوەشم کەمێک جیاواز بوو کە دەستمان پێ کرد بەڵام بەهماشەوە ئەوەش ئەزمونێکی جوان بوو. تۆ بۆ خۆت پێم وابێ ڕاگەیاندنە تاو کردووە یعنی حەز و خولیای تۆ بۆ ڕاگەیاندن هەر لە پێش ئەوە بوو کە بچیتە بەشی ڕاگەیاندن یان هەر لە مناڵیەوە ها زۆربەی زۆرمان کە سەیری تیڤیمان کردو پێمان خۆش بووە ببین بە پێشکەشکاریان بە ئەکتەر زۆر بەمان ئەو خەونانەمان هەبووە. ڕاست دەستپێکی من بۆ کاری ئیعلامی ئەتوان بڵێم لە مناڵیەوە کوردە. زۆر مناڵ بووم لە کاتێکا کە لە تەلەڤیزیۆنەکانە بە دیاریکراوی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و کورسات لە ماڵی ئێمە هەمیشە ئەو دوو تەلەڤیزیۆنە لەسەر ئەو دوو کەناڵە بوو بە حکمەوەی ئێمە عایلەیەک بووین مەبدەئمان مەبدەئێکی یەکێتی بوو لەبەرەوە بەردەوام بینەری ئەو دوو کەناڵە بووین. منیش هەر لە مناڵیەوە ئەو خەبەرانەی کە ئەکرا لە نێو تەلەڤیزیۆنەکانە بە دیاریکراوی زۆر نازانم بابەتەکان چی بوو بەڵام زیاتر خاتم هێرۆ ئیبراهیم ئەحمەدم ئەبینی کامێرەیەکی پێ بوو ئەتوان بڵێم لە مناڵیەوە زۆر معجیبی ئەوە بووم حەزمە کرد کە منیش گەورە بووم دوجار کامێرەیەکم پێ بێ هەم فۆتۆ بچرکێنم هەم ڤیدیۆ بکەم ئەتوانم بڵێم ئەوە لە مناڵیە بە دیاریکراویم زۆر معجیبی ئەو بابەتە بووم بەڵام وەکو ئەوەی کە ببم بە پێشکەشکار
قەت لە مناڵیە حەزم بۆ بابەتە نەبوو. بەڵام زۆربەی ئەو با بڵێن پیشانەی کە لە گەورەبوونا ئێمە دەستنیشانێکین بەشێکی زۆری پەیوەندی بە حەز و خولیای مناڵیمانەوە. ئەگەر خەونی مناڵیش نەبێ پەیوەندی بە حەزەوە هەیە. ئەکید وایە. چۆن تۆ بووی بە پێشکەشکار بەڵام زۆر حەزیشە بۆی نەبووە؟ خۆی مۆزوعەکە کوردە با نەڵێن حەزم بۆی نەبوو. مۆزوعەکە ئەوە بوو بیرم لێ نەکردبووە. هەنێ بابەت هەیە جاری وا هەیە تۆ بە سودفە دروست هەر نایە بە خەیاڵیشتا دواتریش کە ئەچیتە ناو مەجالەکەەوە زۆر حەزە پێێتی. بە حکمی ئەوەی من خۆم تەلەبەی ئیعلام بووم دەستپێک لە معهەدی ئیعلامەوە دەستم پێ کرد. 2 ساڵی دیبلۆمم خوێند لە ئەوائیلەکانە بووم دواتر توانیم بە خۆشحاڵیەوە بۆ بەکالۆریۆسیش بخوێنمەوە لە جامیعەی سلێمانی. لە جامیعەی سلێمانی ئێمە 4 ساڵ بوو. 2 ساڵی یەکەم دەرسەکان عام بوو ئەمان خوێن. 2 ساڵی داهاتوو 3 بەش بوو. بەشێکیان بەشی تیڤی بوو بە خۆشحاڵی و بەشی تیڤیم هەڵبژار. بەڵام بۆ ئەو سەردەمەش هەر زۆر بەرکەوترم لەگەڵ بابەتەکان نەبوو. بۆ نمونە ئێمە کۆمەڵێک بابەتمان هەبوو دەرسەکانمان حیواری بوو. ئاوا ئێستا من تۆ چۆن گفتوگۆ ئەوکەین لەگەڵ یەک ئەمانە لە بابی دەرسا لە بابی ئەکادمیا حەزم زۆر پێی نەبوو ئەو سەردەمە. ئەی لە دوای با بڵین قۆناغی مناڵیەوە ئەو سەردەمەی کە ئیتر وردە با بڵین تێکەڵاوی دنیای ڕاگەیاندن بووی ئەو کاتە چۆن دەستە پێکرد لە کوێ دەستە پێکرد؟ دەستپێک خوشکێکم هاتە دەستگای میدیای کورسات پرۆگرامێکیان لە پرۆگرامە جوانەکەی بنەوشەوە بۆ کرد. وەکو میوان ئەلبەتە ئەو هاتە ئێرە دانیشتبووم زۆر بە سەرنجەوە سەیری بەرنامەکەمە کرد. تازە ئەو سەردەمە من تازە کچەکەم هاتە بۆ دنیاوە 2 مانگێک بوو هەرتەمەنی. دەست بەجێ هات بە مێشک ماوتم بۆ من هەر حەزم خۆم تەعین بووم لە یەکێک لە دائیرەکانی سلێمانی بەس زۆر حەزم لە بەرکەوتنی ئیشی ئیداریات نەبوو و تۆزێکیش لەگەڵ مەجالەکەی خۆما فەرقی هەبوو ئیشەکەم کە کرد. یعنی من ئەلام خوێن بوو مەجالی ئیشەکەم مەجالێکی تر بوو. سەیری بەرنامەکەمە کرد زۆر بە سەرنجەوە سەیرم کردم بۆ نەچم بۆ کورسات منیش خۆ من ئەلامم تەواو کردووە بۆ نەبم بە پێشکەشکار. زۆر جوان بوو بەلامەوە ئەدای باخچە و سروە هەردووکیان زۆر جوان بوو بەلامەوە. تەسیرێکی لەسەر من دروست کرد دەست بەجێ لەو دقەیە قەرارمە کە هاوسەرەکەم هاتەوە وتم پلانێکی وام هەیە تۆ پێ چۆنە بیکەم ئەم ئیشە ئەویش بە هەمان شێوە هەر ئیعلامی تەواو کردووە. ڕاوێژێکی سەریعمان کرد و سیڤیەکەمان نارد بۆ کورسات بە خۆشحاڵیەوە لە ماوەیەکی زۆر نزیکە جوابیان نامەوە و هاتم. زۆر باشە پرۆگرامی ڕۆژێکی نوێ و ئەو پرۆگرامی دوای ڕۆژێکی نوێ کە ئەوەش ئەزمونێکی باش بوو وەکو کاری ڕاگەیاندنی تۆ بەڵام پێش ئەوەی کە دەست بە کاری ڕاگەیاندن بکەی لەناو دەستگای میدیای کورساتە هیچ پلانت هەبوو کە تۆ بەم شێوازە ئەبێ پرۆگرامەکانت بڕوا بۆ نمونە من پێشەوەی کە بێمە ناو دەستگای میدیای کورسات خۆم بڕیارم مابوو کە هەموو ئەو بەرنامە هونەریانە ئەبێ منی تیابم یان پرۆگرامێک پێشکەشەکەم کە هونەر بێ ناوەڕۆکەکەی هونەری بێت. تۆ بە شێوازێک بیرتە کردەوە؟ مەبەستەکەت ئەوەی یعنی کە هاتمە دەستگای میدیای کورسات دەست بەجێ لە بێشکی خۆما دام نابوو بێمە ڕۆژێکی نوێ نەک ڕۆژێکی نوێ یان پلانی خۆچی بوو حەزی خۆچی بوو بۆ چ جۆرە پرۆگرام؟ حەزم لە بابەتە کۆمەڵایەتیەکان بوو زیاتر من زۆر حەزم لە بابەتە کۆمەڵایەتیەکان بوو هەر بۆیە کە پێشنیاری ڕۆژێکی نوێشیان بۆ کردم زۆر بەلامەوە خۆش بوو چونکە پرۆگرامێکی تەواو کۆمەڵایەتی و خێزانیە و ماوەیەکی زۆریش بوو بەردەوامی هەبوو لە ناو خەڵکا زۆر بڵاو بوو یعنی خەڵک زۆر بینەری هەبوو لەبەرەوە حەزم ئەکرد ئەو مەجالانەی زیاتر بەری ئەکۆم کەمترین بابەتە هونەریەکان بێ زیاتر حەزم ئەکرد من پێم بابێت بوو پێم وابێت تۆش خۆت هۆکارەکەی ئەوەیە کە بەشی هونەری تەواو کردووە من زیاتر حەزم لە بابەتە کۆمەڵایەتیەکان بوو هەر بە خۆشحاڵیەوە هەر لەو بەرنامەیە جا ڕۆژێکی نوێ ماوەکەی 2 سەعاتە لەبەرەوە زۆر یادگاری و دڵنیامتیایە بەجێ هێشتووە یادگاری خۆشیش کوردە هەموو جارە من ئەڵێم ئەگەر یادگاری ناخۆشیش بەجێ بێڵی لە هەر شوێنێ دوای تێپەڕبوونی ماوەیە کە بیری لێکیتەوە ئەبێ بە شتێکی جوانە بێ بە یادەوەرەیەکی جوان بۆ تۆ ئەکید بە خۆشحاڵیەوە لە دەستگای میدیای کورسات هیچ یادەوەرەیەکی ناخۆشم بەجێ نەهێشتووە چونکە هەمیشە لەگەڵ باوکم کە گفتوگۆم کردووە وتمە ئەو شوێنە بۆ من خێزانی دووهەمە قەت هەستم بەوە نەکردووە لەگەڵ دەرچوونمان هەبوو بێ بۆ بڕگەیەک چوبینە دەرەوە بۆ بەرنمەیەک چوبینە دەرەوە یا ماوەی 2 کاتژمێر لێرە کارمان کردبێ
پێم وا بە دڵم نەدڵی کەسم ئێشانوە نەکە کەسیش دڵی منی ئێشانوە یعنی بە بەردەوامی ئەو بابەتانە بابەتی جوان کە لە بیریم ناماوەتەوە یەک یادەوەری تۆزێک ناخۆشم هەیە لەگەڵ ئێرە تۆزێک لە هاوینا زۆر گەرم بوو ئەم ستۆدیۆیە بەڵام ئێستا باشە ئێستا زۆر باشە بە حکمی ئەوەی ڤیوی ستۆدیۆکە زۆر جوانە ئینارەیەکی زۆرمان لەسەر ئەوش لەبەرەوەی بە جوانترین شێواز دەرکەوی لای بینەرەکانە بەڵام تۆزێک ئەو من ئێستا کە هاتم بەڕاستی بەغیلیم پێبردم ستۆدیۆکان زۆر ڕووناکە زۆر جوانە ڕاستە ئەکید زۆر من هەتا ئێستاش کە لێرەش نەمابووم هەرچەند بەویا بڕۆشتمە سێرێکی ئێرەمە کردەوە چونکە ستۆدیۆیەکی زۆر جوانە بەلامەوە دەستەکانت خۆش بێ ئەم بەشەمان تەواو کرد درێژە گفتوگۆکانمانەیە دەستە خۆش بێ. ئەژین لە دوای کاری ڕاگەیاندن پرۆژەی تۆ بۆ داهاتوو وەک ئەزانن لە ئێستا من کاندیدی یەکێتی نیشتمانی کوردستان لەسەر لیستی 129 بۆیە بە دڵنیاییەوە من پرۆژەی خۆم هەیە ئەو بابەتانی کە پلانم بۆ داناوە بۆ کارکردنم ئینشەڵڵا ئەگەر لە داهاتوودا بە پشتیوانی خوای گەورە و بە پشتیوانی دەنگدەرانمان چوینە پەرلەمان سێکتەری کشتتوکاڵیە کووردە باشە بە دیاریکراوی من حەزەکەم زۆرتر لە سێکتەری کشتتوکاڵی زۆر باشە پەیوەندی تۆ بە ژینگە وا بە کشت و کاڵەوە چییە؟ زۆر باشە پەیوەندیم لەگەڵی ئەتوانم بڵێم ئەم پەیوەندی هەر لە مناڵیشەوە دەستی پێکردو بە حکمی ئەوەی من خەڵکی دەشتی شارە زورم خەڵکی یەکێک لە گوندەکانی ئەو ناوچەیەم هەر لە مناڵیەوە دانەبراوم لەو ناوچەیە ئەگەر خۆمان لە سلێمانی ژیابین بە بەردەوامی ماڵێکیشمان لەوێ هەبووە و ماڵی باپیرم و مامەکانم هەر لەوێ بوون هەر لەبەرەوە لە مناڵیەوە بەرکەوتنی بەردەوامم لەگەڵ ئەو بابەتانە هەبووە. خۆتەزانی مناڵ بە طبیعەت حەزی زیاتر لە ژینگەی کراوەیە حەزی لە ناو ماڵێکانیە ینی لە ناو ماڵا بێ بۆ یاریکردن بێ سروشت زۆر گونجاوترە اینجا لە بابەتەکانی کشت و کاڵکردنە کاتێکە باپیرم چۆتە سەر زەویەکان تۆوی زەویەکانی کردووە هەنێ جار دەرمانی کردوون هەمیشە ئەتوانم بڵم هەنێ جار بە دزیشەوە لەگەڵ بەدزی دایکمەوە لەگەڵ باپیرم ڕۆشتوم بۆ سەرزەویەکان لەبەرەوە ئەتوان بڵم هەر لە مناڵیەوە ئیشە کردووە یارمەتی ماوە بەڵام دەرمانەکە نەیهێش دەستمان بەری بکەوە ئەو بۆ ئێوە نابێ بەس یارمەتیم ئاوەکو یار زۆر باشە ئەمە وەکو پەیوەندی تۆ بە ژینگە و بە کشت و کاڵەوە بەڵام پەرلەمان و چوونە ناو پەرلەمان پێویستی بە پرۆژەی جدی هەیە ئەمانە چۆن ئیشە لەسەر کردووە کوردەوە گەزانین کە ناوچەکەی خۆمان بە خۆشحاڵیەوە کەشوهەوایەکی لە بارمان هەیە و زەوی زۆر لە باریشمان هەیە بۆ کشت و کاڵکردن هەر بۆیە من ئەم بابەتەشم هەڵبژاردووە بەڵام ڕەنگە لە ماوەی داهاتوودا لە ماوەی ڕابردوودا ئیش کرابێ لە سەرکەرتی کشت و کاڵی بەڵام ڕەنگە بۆ شێوازە نەبوو بێ کە لە ئاس پێویستی خەڵکی کوردستان بوو بێ بە دیاریکراوی لە کابینەی پێشوە کە بە خۆشحاڵیەوە وەزیری کشت و کاڵ لە لای یەکێتی نیشتمانی کوردستان بووە خاتوو بێگەرد ئەتوانم بڵێم بە شێوازێکی زۆر جدی کاری کردو لە وەزارەتەکەیە و ئەتوانین بڵێن بەشێکی زۆر لەو بابەتانی کە تا ڕادەیە کەرتی کشت و کاڵی بوژا بێتەوە لە سەردەمی وەزارەتەکەی ئەودا بووە و لەو کاتەشا بووە کە وەزارەتەکە لە لای یەکێتیەکان بووە. بەڵام بە بەراورد بەوەی کە ئێمە بەراورد لەگەڵ ئەو وڵاتانەیە بکەین کە وڵاتی زۆر پێشکەوتون و خاکی لەباریان هەیە لەگەڵ کەش و ئاوهەوایەکی لەبار ڕەنگە هێشتا نەگەشتی بووینە ئەو ئاستەی کە ئێمە بتوانین کەرتی کشت و کاڵ وەکو ژێرخانێکی ئابووری بەهێز سیر بکەین هەر بۆیە پلانی من ئەوەیە کە لە داهاتوودا ئیشی زۆر جدی لەسەر ئەم بابەتە بکرێ بۆ ئەوەی کە بتوانین کەرتی کشت و کاڵی جێگرەوەی نەوت بێت زۆر باشە دیارترین یاخود ئەو خاڵێک کە تۆ زۆر فۆکەست هەیە لە سەریکە لە داهاتووە کە ئەچیتە پەرلەمان ئیشی لەسەر بکەیت وەکو پرۆژە یاسا پێشکەشی بکەیت چییە؟
لە ئێستادا لە کەرتی کشتتوکاڵدا پێم وابێ پیشەسازی خۆراک لەلایەن بەڕێز کاکوبات تاالبانیەوە ڕاگەێنراوە و کاریشی لەسەرکراوە. من بە ضروری ئەزانم کە لەسەر جەمناوچەکانی کوردستانە پێویستمان بە بوونی کارگە هەیە. ڕەنگە کووردە منیش و تۆش بەر ئەم بابەتە کەوتبین کە لە کاتی پێگەینی بەروبوومە کشتتوکاڵیەکاندا بە تایبەتر لە وەرزی هاویندا جوتیار نەتوانێت یاخود ئەو داهاتەی کە دەستی ئەەکەوێت با بڵین لە ئاستی تموحی خۆیانە بێت لە ئاستی ئەو خزمەتیانە بوو بێت کە بەروبوومەکەی پێشکەش کردبێت. هەنەجار بەداخەوە بینی ومانە بەروبوومەکەیان فڕێداوە، بەروبوومەکەیان بە شێوازێکی زۆر کەمپارێک کردو لە بازارە. بەڵام ئەگەر بێت و کارگە بوونی هەبێ لەم حاڵەتەیە جوتیار تووشی ئەم بابەتە نابێتەوە، تووشی ئەم دۆخە نابێتەوە. ئەتوانرێ ئەگەر بەروبوومەکەی بە شێوازێکی تەڕە لە بازارەکاندا بووی ساغ نەکرایەوە ئەگەر کارگەکان بوونی هەبێ دەتوانێت لە ڕێگەی پیشەسازی خۆراکەوە دووبارە سوود لە بەروبوومەکان ببینێتەوە. لەم نێوەندە شاد کە تۆ کارگەت لەسەر جەمناوچەکاندا بوونی هەبوو دادمەزران بە دڵنیاییەوە ئەتوانی هەلی کار بۆ بەشێکی زۆر لە خەڵکی بڕەخسێنیت و لە نێویشیاندا گەنجەکان ڕەنگە زۆر پێویستیان بەم بابەتە بێت کە هەلی کاریان بۆ بڕەخسێت. دەستەکانت خۆش بێ بە هیوای سەرکەوتن. زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ ئەم کاتت بە ئێمە بەخشی. جارێکی تر ئەژی دەستی ئێوە خۆش بێ. من زۆر سپاسی تۆکەم، زۆر خۆشحاڵ بووم کە بێکەوە پرۆگرامێکمان کرد. هەمیشە کورسات لە دڵی منە بە شێوازێکی زۆر جوان ئەمێنێتەوە و زۆر سوپاس بۆ هەموو لایەک. دەستە خۆش بێ. دەستە خۆش بێ.